بینەرانی خۆشەویست ئەم کاتتان باش خۆشحاڵین لە ئەڵقەیەکی تایبەتی بەرنامەی ژیانی ئێمە بە ئەوەی ئازیز شاد دەبینەوە هیوادارین تەورەکانی ئەڵقەیە جێگەی ڕەزامەندی هەموو لایەک بێت بۆی ئەڵێین ئەڵقەیەکی تایبەت چونکە لە درێژەی ڕووماڵکردنی ئەو ڕووداوانەی دوایی کە لە کوردستان ڕوویاندا لەلایەن NRTەوە ئێمەش لە بەرنامەی ژیانی ئێمە بەشدار دەبین و ڕووماڵی یەکێک لە بابەتە گرنگەکانەکەن کە پەیوەندیان بەم ڕووداوانەی دوایی هەیە ئەویش بابەتی خزمەتگوزاری پزیشکیە لە سەردەمی جەنگدا و هەروها ڕۆڵی پزیشکانی سەربازە لەم دۆخەدا بۆ مەبەستەش لە شاری سلێمانی میوانداری بەڕێز دکتۆر میرانەکەین بەڕێوەبەری گشتی تەندروستی سلێمانی و هەروها لە ڕابردووشدا پزیشکێکی سەرباز بووە و هەروها لە ستۆدیۆکانی هەولێریش دکتۆر سامان حوسێن بەڕێوەبەری گشتی تەندروستی هەولێرمان لەگەڵا و هەروها لە شاری دهۆکیش دکتۆر بەختیار وتەبێژی فەرمانگەی تەندروستی دهۆک یاخود بەڕێوەبەرێکی تەندروستی دهۆکمان لەگەڵەیە دکتۆر میران بەخێربێی بۆ بەرنامە باشتر بڵێم بەخێر بیتەوە چون کەزانم ئەمڕۆ لە بەرەکانی جەنگ بووی لە خانەخین و دەستان ساخ بێت و هەمیشە سەرکەوتوو بن دکتۆر میرانە بەهر لێەوە پرسیارت لێ بکەم بۆ پێکەوە ئەمڕۆ تۆ لە بەرەکانی جەنگیش بوویت باری یاخود بڵین بواری تەندروستی پزیشکی سەربازی لە بەرەکانی جەنگ لە چ ئاستێکدایە بەڵێ دیارە لە هەموو وڵاتێک بەشێک هەیە کە بەشی تەندروستی سەربازیە لە لای ئێمەش لە چەند ساڵێکی کۆنەوە دەستگای تەندروستی پێشمەرگە هەبووە بەڵام لەم پێشاتانەی ئێستا وەکو خۆداگاداری ڕوبەری شەڕەکە فراوانە ناحی منتیقی کەرکووکە دووسخورماتووە داقووقە لێرەوە خانەقینە جەلەولایە ئەمە لەبەرەوە ئێمە هەمومان بەشدارین تیمی هەمومان بەشدارە لەم ناوچانە و تیمەکانی ئێمە تیمی خۆبەخشە هی تەندروستی سلێمانی ئێمە بە ئیجباری دامان نەناوە پزیشکان خۆیان تیمیان دروست کردووە کارمەندان خۆیان تیمیان دروست کردووە سندیکای کارمەندان خۆیان تیمیان دروست کردووە جگە لەو تیمانی کە ئێستا لە ناوچەی دووسخورماتوو لەگەڵ لە شوێنە عسکەریەکانن لە بەرەکانی جەنگن لە کەرکووکن لە ناوچەی جەلەولا و خانەقی نتوانم بڵم ئێستا 100 تیم هەیە لە ناو شاری سلێمانی کە چاوەڕێیە کە ئێمە بیبین ینی کە لە چی بۆ شوێنێ کە نایبی لێت عاجز دەبن ینی ئەمڕۆ کارمەندێکی زۆر عاجز بۆ پزیشکی زۆر عاجز بۆڵێن بۆ ئێمە نابێت ئەم گروپانە ڕێکخراون کاکرد ئەم گروپانە هەر لە ئێمە نزیکەی 2 مانگە کە مەوزوعی جەلەولا دەستی پێکرد ئەمبولانس و تیمی تایبەت لە پزیشک لە کارمەند لە دەرمان نردومانە بۆ ئەو شوێنانی کە هێزی پێشمەرگەی لێ لە هەموو لیوایەک ئێمە تیمێکماندانەوە کە پزیشکیشی تایە لە ناوچەی کەرکووک و دووسخورماتوو و لە ناوچەی خانەقین و جەلەولاش کە ئەمە زیاتر عایدی دەستگای تەندروستی پێشمەرگە و تەندروستی گەرمیانە بە هاوکاری لەگەڵ تەندروستی سلێمانی هاوکاریەکە لە ڕووی دەرمانەوە لە ڕووی ئیزعافەوە لە ڕووی پزیشکەوە لە ڕووی کارمەندەوە ئەم تیمانەی کە جەنابەت باس کرد پزیشکی ئەسکەری نین ینی سەربازینین ئەمانە مەدەنین ئەمانە ئێمە بە پێی شوێنەکان جیامان کردێتەوە بە پێی ئۆپراسیۆنەکان ئەوانەی کە لە ناوچەی دووسخورماتوو ناوچەی کەرکووک و ناوچەی داقووقن نەخێر ئەمانە هەمووی تیمی تەندروستی سلێمانیە کە هەمووی دکتۆر و کارمەندی مەدەنیە ئەوانەی ناوچەی جەلەولا و ناوچەی خانەقین پزیشکی و کارمەندی سەربازیشی تایە لەگەڵ کارمەندی تەندروستی گەرمیانی شوهی سلێمانی یعنی ئێمە هاوکارین تێکەڵمان کردووە باشە کە جەنابەت دەڵێ پزیشکی سەربازن و کارمەندی سەربازن ئەخێ ڕوونکردنەوەیەک بۆ بینەرانیش بۆ پێی کە پێشتر جەنابێت خولی پزیشتی سەربازی دبینیەوە و ڕوتبەی عسکەریش هەبووە لە ناو عسکەریدا بۆ بینەران باسی بکەی ئایا مەبەستمان چییە بە پزیشتی سەربازی یاخود کارمەندی تەندروستی سەربازی ئەمە دەستگای تەندروستی پێشمەرگە کاتی خۆی کە لە دروستبوونەوەی شۆڕشی نوێەوە کە جەنابی مامجەلات سەرکردایەتی کردووە پێویستیان بە دکتۆر و کارمەند هەبووە شۆڕشەکەش وا بووە پزیشکی تیا بووە بۆ یەکە دوای ئەوەی کە ڕاپەڕین بوو دنیا ئازاد بوو خەڵکیشی زۆر هەبوو کە سوکاری پێشمەرگە بوو کە سوکاری ئەنفال بوو هاتن ئەم بیرۆکەی دەستگای تەندروستیان دامەزران چەند پزیشک و کارمەندێک چوونە خولی ئەفسەرانیان تەواو کردو بوو بە دەستگای تەندروستی پێشمەرگە وەکو هەموو وڵاتێک وەکو هەموو وڵات باش ئێستا دوای دێین گەڕینەوە لەسەر قسەکردن لەسەرم بابەتە بەڵام ئەچین لای میوانانمان لە شاری هەولێر دکتۆر سامان ئەو کاتر باش و سوپاس بۆ ئامادەبوونت لە بەرنامەی ژیانی ئێمە ئەگەر سەرەتا دکتۆر سامان سوپاس بۆ بەڕێزیشێت بەو پرسیارە لە جەنابیشت بکەم ئایا ئامادەکاریەکانی تەندروستی هەولێر لەم دۆخی ئێستادا بۆ ڕوبەڕووبوونەوەی هەر پێشهاتێک لە چەند ڕۆژی ڕابردوو لە چ ئاستێک بوو ئێستاش چی ئامادەکاریە کراوە ئەگەر بۆمان ڕووبکەیتەوە زەحمەت نەبێت بەڵێ زۆر سپاس
هەروەک دەزانن لە ساڵانی ڕابردووش لە دەرەوەی سنووری هەرێمی کوردستان لەو شوێنانەی کە تیرۆریستان جێگای ترسناکی بوونە لە تەقینەوەکان و لە هەموو کارە تیرۆریستەکان و دوش بە مرۆڤایەتەکان پایتەختی هەرێمی کوردستان شاری هەولێر وەکو یەکەمین سنتەری پێشوازی ئەو ڕووداوانە بووە تەنانەت لە ناوەڕاست و هەندێکدار باشووری عێراقیش. بەڵام لەو ڕووداوانەی ئەو کۆتایی ئەم دواییەدا کە بە تایبەتی لە شاری مووسڵ لەگەڵ دەستپێکردنی ئێمە پێشهاتەکانمان بەوە دانا کە پلانێکی تۆکمەدا بنین لە ڕێگەی ئەم هەماهەنگی لەگەڵ تیمەکانی وەزارەتی پێشمەرگە و هەموو لایەنە پەیوەنددارەکان لە دەستگا ئەمنیەکان و دەستگاکانی ئاسایش و پێشمەرگە و زێڕەڤانی و هەموو لایەک بەیەکەوە هەروەها لە ڕێگەی کۆبنەوەکانمان و ڕاستپاردەکانی سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران لە ڕێگەی وەزارەتی تەندروستی و خودی بەڕێز وەزیری تەندروستی ئێمە لەو بەرنامەیەدا داماننا کە پلانێکی تۆکمە بۆ هەر پێشهاتێک لە دوای ڕووداوەکانی داگیرکردنی شاری مووسڵ و دەوروبەری لەلایەن ئەو هێزەکانی ئەو وێنەی کە تیرۆریستەکان ئێمە لە پلانێکدا بۆ ڕوبەڕووبوونەوە بەرگریکردن کە لە هەر حاڵەتێکدا هێڵەکانی پێشمەرگە بپارێزین لە ڕووی ڕەوشی تەندروستیەوە. بەڵام دوای ئەوەی کە ڕووداوەکان هەندێک نزیکتر بووە ئێمە بە پلانێکی گەورەتر و زیاتر هەڵساین بە دابینکردنی ئەو کارە پێویستیانەی کە پێویست ئەنجام دێ هەم لە ناو شار هەم لە هێڵەکانی بەرگری و نزیکترین بنکە تەندروستیەکانی ئەو سنوورەش. دەتوانین بڵین پلانەکانمان تا ئێستا بە شێوەیەکی ڕێک و پێک بەڕێوە چووە بۆ زانینی بەڕێستان لە شاری هەولێر 3 تا 4 محۆری هێزەکان و سەنگەرەکانی پێشمەرگە هەیە ئەویش ڕۆژەڵاتی مووسڵە کە پێی دەڵێن خەتی غازر مووسڵ و هەروەها هێڵی گوێر مەغمورە هەروەها قەزای مەغمور خۆی هەروەها دوو بز ڕەشاد کە لە لای پردێ و شێرا و دوو بزۆ دەست پێ دەکات. بۆ هەر محۆرێک ئێمە بە جێرەی پلانەکانمان تیمە گەڕۆکەکان و ئەمبوڵانسەکان و کارمەندی تەندروستیمان داناوە کە وەکو هێڵی یەکەم لەگەڵ شانبەشان بە هێزەکانی پێشمەرگە لەگەڵیان دابن لە کاتی هەر ڕووداوێکی نەخوازراویان لە کاتی بەرگریکردن و شەڕەکاندا بۆی ئەگەر بریندارێک چارەسەری پێویست و یان هەر حالەتێک فریاگوزاری پێویست بوو دەست بەجێ ئەنجامی بدەن و لەو حالەتەشدا ئێمە بنکەی تەندروستیەکانی نزیکترین بنکە لەو میحۆرانە وەکو بنکەیەکی فریاگوزاری دامان مەزراندەوە بۆ نمونە لە قەزای خەبات بنکەی تەندروستی ساڕێژ لە قەزای مەخمور بنکەی تەندروستی مەخمور بنکەی تەندروستی قەرەچوغ لە ناو قەزای خەبات هەروەها بنکەی تەندروستی شێراوە لەسەر ڕێگای کەرکووک کە بنکەیەکی فریاگوزاری 24 کاتژمێریە وەکو هۆڵێکی پێشوازیکردن هۆڵی ڕووداوەکانی فریاکەوتن و وەکو نەخۆشخانەکانی فریاکەوتن بۆی هەر کارێکی پێویستی لە ڕووی نەشتەرگەری بچووک یان لە ڕووی فریاگوزاری سەرەتایی پێویست بێت بۆی ئەنجام دەدەن لەو حاڵتە پێشمەرگەکان یانیش هەر هاوڵاتیەکی ئەو سنوورە دەتوانێت بگەڕێتەوە شوێنەکەی خۆت بەڵام لە کاتی پێویست بۆ ڕەوانەکردن ڕەوانەی ناو نەخۆشخانەکانی شاری هەولێر وەکو هێڵی سێم دەتوانین بڵین بەگشتی هەموو نەخۆشخانەکان لە ڕێگەی ڕاستپاردەکان و ڕێنمایەکانمان کە لە سەرەتاوە وڵامان کردوێتەوە بە چەندین ڕێنمایی و گشتاندن لە هەموو نەخۆشخانەکان ئامادە باشی کراوە بەڵام وەکو پلانی یەکەم دوو نەخۆشخانەی سەرەکی کە نەخۆشخانەی ئیمەرجەنسی لە ناوشاری هەولێر و نەخۆشخانەی فریاکەوتنی ڕۆژئاوای هەولێر یەکەم نەخۆشخانە دەبن بۆ وەرگرتنی کاتێک ئەگەر بگاتە خوا نەخواستە ئاستێکی گەورەتریان قەبارەیەکی گەورەتری جەنگەکان و سەنگەرەکانی پێشمەرگە کە بریندار زۆر بێ نەخۆشخانەکانی تریش ئامادە باش بۆ کراوە باشە دکتۆر سامان بمبورە لێ ڕاتەگرم بەڵام ئەمێ پرسیار لەوە بکەم مرۆیەکانی کارمەندی بەڵێ بمبورە دکتۆر سامان دەست خۆش بێ بەڵام ویستم پرسیار لەوە بکەم ئایا ئەو تیمانەی جەنابەت باست کرد کە چوونەتە با بڵین هێلە هەرە پێشکەوتەکانی جەنگ ئایا ئەمانە مەشقیان کردووە ئایا خولیان بینیوە و ئامادەن بۆ ئەوەی کەوا ئەگەر خوا نەخواستە خۆیان کەوتنە ناو هێرشێکەوە و یاخود هێرشەکە زۆر لیان نزیک بووە بۆی هەموو شۆ بکەن؟ بەتاکید حاڵەتی واش بەسەر هاتووە کە لە هێڵەکانی بەرگری هەموو ئەو کەسانەی کە خۆبەخشانە بێ یان لە ڕێگەی ئێشەگریەکان بێت ئێمە بە سوپاس و تەقدیر و ڕێزەوە بەڕاستی بۆ پزیشکەکان بۆ کارمەندەکانی خۆشەویستی خۆمان کە زۆر جار بەڵێ هەبووە تووشی بەرکەوتن و شتواش بۆ بەڵام ئێمە بەو ئامانجیام دەتوانین بڵێن بەو دروشمەی کە هەمومان پێشمەرگەین بۆ پاراستنی خاچی کوردستان کەس نکۆڵی لەوە نەکردووە کە بچێتە بەرەکانی جەنگیان سەنگەرەکانی پێشمەرگە بۆی هاوشانی پێشمەرگە
پێشمەرگە برایەکانمان بتوانین ڕەوشێکی ئارام و تەندروست بۆیان دابین بکەین. ئەوەی باسی دەکەی زۆربەی زۆری کارمەندەکانمان لە ڕێگەی تیمەکانی 122 تیمە فریا گوزاریەکانی هێزی کردە پزیشکەکانە لە بەڕێوەبرایەتی گشتی تەندروستی هەولێر کە ئەوانش شارەزایی تەواویان لە ڕووی ئەو خولە ڕاهێنانەی ساڵانی ڕابردوو هەروە لە هەموو حالەتەکانی کردە پزیشکەکانی ساڵانی ڕابردوو بەشداریان کردووە وەکو فریا گوزاری پزیشکی و سەرەتایی بۆ تەداخلکردنی هەر فریاکەوتنی باشە زۆر سپاس دکتۆر سامان ئەگەڕێمەوە لای جەنابەت بۆ زیاتر قسە لەسەر بابەتە بکەین بمبورە ئەگەڕێینەوە لای جەنابەت دەست خۆش بێ بەڵام بۆی دەرفەت بینە میوانانی تریش ئێستا چمە لای بەڕێز دکتۆر بەختیار لە شاری دهۆک ئەگەر ئامادە بێت دکتۆر بەختیار ئەمەوێ هەندێک پرسیاری لێ بکەم دەربارەی ئەو دۆخەیەوە لە دهۆک هەیەەوە بەتایبەت ئەو هەموو ئاوارە زۆرەیەوە ڕوویان لە شاری دهۆک کردووە. دکتۆر بەختیار ئەگەر تۆ لەگەڵمان بیت جۆتە دەنگمان بێت پرسیارەکەی منەوەی ئایا پزیشکانی دهۆک یاخۆت تەندروستی دهۆک فەرمانگەی تەندروستی لەوێ خزمەت گوزارەکانی لەو ئاستەیە بتوانێت ڕوبەڕووی ئەو هەموو ئاوارە و ئەو هەموو حاڵەتە بێت کەوا ڕووی لە ناوچەکە کردووە؟ دکتۆر بەختیار ببوورە دەنگت ناگات بێ ئەمە کێشەیەکی دەنگ هەیە ئەو کاتێکەوە تا و کاتێکەوە جەنابەت ئەو کێشێت بۆ چارەسەرەکەن لە ستۆدیۆکانی دهۆک ئەگەڕێمەوە لای دکتۆر میران. دکتۆر میران ئەوەی کێمە بیستمان هەمووی دیارەوە جێگەی خۆشحاڵیە کە ئەوتیمان هەمیان ئامادەن لەو بەران هەم لە هەولێر و هەم لە سلێمانی بەڵام دیسان پرسیارەکەی منەوەی ئایا ئەم گروپانە دیسان ئەڵێمەوە تۆ ناویەوە ناکەوا خۆ بەخشن دکتۆر سامانی شەر بە هەمان شێوە دەختی لەسەرەوە کردەوە کە ئەم پزیشکانە خۆ بەخشن و دیارە ئێمە دەستخۆشی لەو هەوڵەی واخود لەو هەڵوێستەی پزیشکان دەکەین کە میشە ئەوە خۆ بەخشانە ئیشان کردووە لەگەڵ کارمەندانی تەندروستیش بەڵام ئایا حکوومەت پلانێکی هەیە یاخود هەی بووە لە ماوەی ڕابردوودا چونکە خۆ جەناب تەزانی پزیشکی سەربازی و خزمەتگوزاری سەربازی تۆزێک جیاوازە لەگەڵ هی مەدەنی بۆ منە ئەوانەی کە مەشقیان کردووە ئەزانێت چۆن لە کاتی تەقەدوما لە کاتی هێرشا چۆن چی بکات و چی نەکات چۆن بریندارەکان بپارێزێت چۆن خۆی ورە بەرنەدات نەگەڕێتەوە دواوە و چۆن هەوڵدات ئەو بریندارانە بگەینێتە شوێنێکی ئەمان و چۆن ڕێز لە شەهیدەکان بگرێ هەموو ئەمانە کۆمەڵێک پرەنسیپی تایبەتە کە لە کۆلیژەکان و لە خولەکانی سەربازیدا ئەخوێندرێ. ئایا ئەم ستافەی ئێمە ئەمانەی خوێندووە یاخود خۆی بۆ ئامادە کردووە یان لە بەرنامەتان هەیە ئامادەیان کرد بۆ داهاتوو؟ بەڵێ ئێمە لەسەرەوەی ئامادەکارێک ئێمە لە ڕابردوو شتی وامان هەبوو مەسەرەن پار بۆیان پێرار ئەم مۆزوعی قوواتی دیجلە بوو ئێمە پزیشک و کارمەندانی ئێمە لە لەیلانەوە بیگرێ هەتا خانەقین و هەتا حەمرین هەمووی لەسەر ئەو شاخانە نزیکەی 20 ڕۆژ تیمەکان دەوامیان کردووە ئەمە لەلایەکەوە ئێمە ئەو تیمانە کە دایانەنین بۆ تەشیدم کردەوە لەوەی کە خۆ بەخشە لەبەرەوەی خۆیان تیمیان دروست کردووە مەسەرەن یەکەم جار ئێمە داوامان کرد کە تیم دروستکەن بەس ئێستا ئاڵێن تیمەکانیش لێمان زیادە من ئاگادارم ئێستا 100 تیم دروست کراوە لە ناو شاری سلێمانی یعنی نزیکەی 500 کەس ئەمە زۆرە جا لە پزیشکە لە سندیکای کارمەندانە فەرمانبەرانی ئیداریە کارمەندانە بەعامە ئەمە بەنیسبەتەوە ئێمە کە تیمەکان دائەنین مەسەرەن خۆمان کە لەگەڵ یان چوین تەسلیمی مەسوولی میحوەرەکەمان کردووە مەسەرەن لە خەتی کەرکووکەوە کە عەبدوڵڵا بۆرە وەستا ڕەسوڵە لیوا کاکەمەندە ئەمانە بەشی خۆیان شارەزاییان هەیە ئێمە تیمەکەی خۆمان داوەتە دەست ئەوان بۆی ئەوان لە شوێنێکدایان ناون بۆ ئەوەی مسەیتەرتر بن شوێنەکە ئەمینترێواتە خەلفیترە ژووریشیان بۆ دابین کردوون دەرمانەکەش لە شوێنێکی پارێزرا من خۆم سەردانم کردووە ئەو لەو شوێن لە ژوورەیە کە باسی دەرەجەی حرارەتیان نەکرد کە خوار 25 یعنی کەواتە دەرمانەکەمان پارێزراوە. ئەگەر بمبورە بەس پرسیارەکە بەنوعیچکە بکەین باڵێ خۆتەزانی لە هەموو فەوجێک وحدێکی تەبابی عسکەری هەیە بۆ پێکزەنا پزیشکی سەربازیت لە هەموو لیوایەک دیسان وحدە هەیە بە هەموو سێ لیوایەک دەبێ وحدەیەکی گەورەتریان هەبێ وحدەی مەیدانیان هەبێت بە هەموو چەند لیوایەک دەبێ خستەخانەیەکی سەربازی گەورە هەبێت لە شارێک نزیک لەو لیوایانە ئایا ئەم تەنزیمە ئیداریە عسکەریە وجودی هەیە ئەم تەنزیمە وجودی هەیە لە سلێمانی نەخۆشخانەی شۆڕش هەیە ئەمە وەکو تەنزیمەکە لە باوەنور نەخۆشخانەی شۆڕش هەیە ئەمە لە خەتێکە کە ئەو خەتە عایدی شۆڕش و تەندروستی گەرمیان و بە هاوکاری تەندروستی سلێمانی تا ئێرە شتەکە هەیە بەڵام ئەم جەبهەی ئەم جارە زۆر فراوانە هەزاران کیلۆمەترە لێرە حسابیەکەی لێرە حسابی دەکەی لە هەر شوێنێکەوە شەڕ بێ یعنی بەردەوامە کەواتە سنووری شەڕەکە فراوانە کەواتە بەمە ئیشەکە بەمە بەتەنیا ناکرێ بۆیە تەندروستیش بەشدارە لەگەڵیان تیمەکانیش بەشدارن لەگەڵیان هەمویان هاوکارن لە مۆزوع ئەنجا بە من نقطەی ترت پێ بڵم ڕۆژانە خۆکە پێشمەرگە هاتووە مەسەلەن یا هاتوتە لای ئێمە بۆ تەواری مەسەلەن ئەگەر نەچوویە بۆ خەستخانەی شۆڕش
هەر پزیشی ئێمە چارەسەری پێشمەرگی کردەوە بە هەمان شێوە پزیشی شۆڕشی چارەسەری پێشمەرگی کردو ئەوانی شۆڕشی عسکەرین ینی کەواتە فەرقێک نیە شەر نیە هەمووی عسکەری بێ هەندێکیان عسکەرین هەندێکیان عسکەری نین بەس ئەم پێشمەرگەیە کە هاتووە لە لای ئێمەش چارەسەر کراوە لە لای خەسخانەی شۆڕشی چارەسەر کراوە یعنی فەرقێکی وانە بووە گرنگەوەی خزمەتەکە کراوە عسکەریەکە کردبێتی و مەدەنیەکە کردبێتی لە شاری سلێمانی خزمەت کراوە لە دوولا و ئێستاش لە بە هاوکاری هەردوولا بەڕێوەی لەبین شوێنەکان بەڵێ کەواتە تیمەکانی ئێمە بەڵێ شارەزاییان هەیە لە بەرەوەی ئێمە تەسلیمی ئەو مەسئولی میحۆرەمان کردووە ئەمانە کە تەعینیش بوون هەمویان نزیکەی یەک مانگ خولی فریاگوزاری تەواریان بینیوە جەنابیشی داگاداری لە ڕێگەی کردە بزیشتەکانە باش دەست خۆش بێ سپاس دەکەین دکتۆر سامان جارێککە گەڕێمەوە لای جەنابێت دکتۆر سامان ماوەیەک بەر لە ئێستا وەزارەتی تەندروستی نووسراوێکی فەرمی بڵاو کردەوە و لە نووسراوەکە باس لەوە دەکات بەداخەوەکەوە وەزارەتی تەندروستی لەو دۆخێکەوە لە دواییدا لە کوردستان دروست بوو بەهۆی بڕینی موچە و هەروها ئەو بڕەپارەیەکەوە بۆ کوردستان دێت وەزاری تەندروستی تووشی ئەوە بووکەوە قەرزاری چەند کۆمپانیایەکی گەورەی دەرمان بێت ئایا ئەمە بابڵێن بەنەوەیەک لە نوعەکان وا دەرکەوتکەوە هەندێک گرفتی دەرمان هەیە و ئەوە بڵاوکرایەوە ئایا ئێستا بارودۆخی دەرمان لە شاری هەولێر چۆنە بۆ ئەوەی بینەرانیش دڵنیا بنەوە و هاوڵاتیانیش دڵنیا بنەوە کە ئایا هیچ کێشەیەکی دەرمان هەیە یاندا بەڵێ هەر لەسەر ئەو نووسراوەی یان ئەو هەواڵەی کە بەڕێستان باسی دەکەن ئێمە ئەو قەیرانی ئێستا پێدا تێدەپەڕین قەیرانێکی زۆر سەختە لەبەر ئەوەی هەم لایەنی قەیرانی ئابووری و دارایی کە لە چەندین مانجی ڕابردووە بەسەر هەرێمی کوردستاندا هاتووە بە تایبەتی هەروەها قەیرانی ئەو فشارە زۆرەی کە لەلایەن هاوڵاتیانی دەرەوەی هەرێمی کوردستان هاتوونەتە ناو شارەکانی کوردستان بە تایبەتی لە دهۆک و لە هەولێر و لە شوێنەکانی تری سلێمانی لە ئەو فشارە زۆرەی کە ئاوارەکان و پەناهەندەکانی لە ناوەڕاستی عێراق و لە دەوروبەری شاری مووسڵ فشارێکی ئەو تۆیە کە تەنانەت هەندێک خزمەتگوزاری تەندروستی لە سنتەرەکان لە نەخۆشخانەکان نەک تەنها دووهەند بەڵکو سێهەندیش بووە لە ڕووی نەخۆشیەکانی شێرپەنجە و شوشتنی گورچی لە بۆ نمونە ژمارەی نەشتەرگەریەکانی لەدایک بوون و هۆڵی لەدایک بوون و نەشتەرگەریەکانی تر و لیستی چاوەڕوانکردن و تیشک و تاقیگە و جۆرە هاتری خزمەتگوزاری بەڵام لە ڕووی دەرمان و پێداویستی پزیشکی بە تاکید دەرمان و پێداویستی پزیشکی ئێستاکە گرفتێکە لە بەرەوەی قەیرانی داراییە ئەوەی کە ئێستا لەسەر ڕۆشتنە لە ماوەی ماگانی ڕابردوو بەهۆی کورتێنان بووە لە نەبوونی بودجەی پێویست بۆ دابینکردنی دەرمان و پێداویستی پزیشکی بە شێوەیەکی ئەو سیستەمی کە لە ساڵانی ڕابردوو هەبوو لەبەر ئەوەی کە دابین کراوە زۆربەی زۆری لەو چەند مانگی ڕابردوو لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە لەسەر ئەستۆی حکوومەتی هەرێمی کوردستانەوە بەڵام کێشەی خەرجکردنی پارە و مانەوەی و نەبوونی پارەی نەقدی لە بانکەکان و بەهۆی دواخستنی موچە و ئەوانە هەمووی کێشەی سەرەکی بوونە کە کۆمپانیەکان تەنانەت نەک تەنها دەرمان بەڵکو پرۆژەکانی ئەندازیاری و پرۆژەکانی تری خزمەتگوزاری و خەدمات لە هەموو وەزارەت و دامدەستگاکانی حکوومەت کە لە هەواڵەکان و لە ڕۆژنامە و گۆڤارەکاندا دەیبیستن کە لە ڕووی هەندێک پرۆژەوە ڕاوەستان یان کورتێنان و دواکەوتن هەیە دەرمانیش یەکێکە لەو پرۆژانەی کە وەکو پرۆسەیەکی بەردەوام ڕۆژانە دەبێت دابین بکرێت بۆیە بەهۆی قەرزمان لەسەر کۆمپانیەکان بەڵێ ژمارەیەکی زۆر لە کۆمپانیەکان ئێستا فەرمانگەکانی تەندروستی نەخۆشخانەکان و تەنانەت وەزارەتی تەندروستی بە شێوەی قەرزی بودجە لە سەریاندا باشە دکتۆر سامان پرسیارێکم لێرە من ئەوەی ئاگامان لێ ئێستا لە هەواڵەکانیش باسەکرێەوە لە دنیا باس لەوە کرێکەوە چەندین وڵات ئامادەی خۆیان پیشانداوەکەوە یارمەتی کوردستان و عێراق بدەن زۆربیان باسی چەکەکەن بەڵام هەندێک وڵاتەکانی تریش باسی یارمەتی مرۆیی دەکەن ئایا ئێوە بیتان لەوە نەکردوتەوە چی وەکو فەرمانگەی تەندروستی چی وەکو کەتی تەندروستی لە شاری هەولێر و هەروها لەوانەیە پرسیارە بۆ دکتۆر ئەمیرانیش ڕاست بێت و بۆ دهۆکیش ڕاست بێت یەکێک لە ویستەکان یاخود یەکێک لە پێداویستەکان دەرمان بێت و کەرەستەی پزیشکی بێت چونکە خزمەتگوزاری مرۆیی هەر بەتەنها ئاو و خواردن ناگرێتەوە ئایا ئەوەتان نەخستوتە ئەجندای خۆتان و یاخود ئەتان بە پێشنیار پێشکەشی حکوومەت نەکردووە بەتاکید لە میانی هەموو کۆبنەوەکان لەگەڵ لایەنە پەیوەندداریەکانی حکومی و غیری حکومی بە تایبەتی لەگەڵ ڕێکخراوەکانی نەتەوەی گرتوەکان ڕێکخراوەکانی UN WHO یونیسف و هەموو ڕێکخراوەکانی تری NGO یان هەر ڕێکخراوێکی خێرخواز و کۆمەڵە و جەمعیەک و منەظەمەیەکی ئەجنەبی وەکو وڵات وەکو قونسڵخانە وەکو
ئەوانەی کە دەستی هاوکاری و خێرخوازیان درێژکردو ئێمە داواکاریمان بەردەوام ئەوە بووە کە لە ڕووی هاوکاری مرۆییەکانیشەوە هاوکاری دام و دەرمان و پێداویستی پزیشکی یەکە لە هاوکاری سەرچەکانی هاوکاری مرۆیی وەتاکیت ژمارەیەکی زۆر لە پێداویستەکانمان وەکو لیستە و داواکاری پێشکەش کردووە بە وەزارەتی تەندروستی بە پارێزگای هەولێر و لەڕێی ئەوانیشەوە بۆ ڕێکخراوەکان و بۆ دەستگا پەیوەنددارەکان هەروەها ڕاستە و خۆش هەندێک ڕێکخرا و بە شێوەی قەبارە جیاوازەکانی هاوکاری بچووک و هاوکاری گەورە بەڵام تا ئێستا ئێمە لەسەر هێڵین بۆی پێشوازی لە هاوکاریەکان بکەین هەندێک هاوکاری هاتووە لەلایەن بەو شێوازە و بەو قەبارەیە نەبووە لەلایەن ڕێکخراوی تەندروستی جیهانی WHO هەروەها ڕێکخراوی سەلیب ئەحمەر مانچوری عراقی ئەوانش کە دابینکردنی هەندێک پێداویستی کە پێ دەڵێن پاکێجی فریاگوزاری کە ژمارەیەک لەو پاکێجانە لەلایەن ڕێکخراوەکانی WHO یان ڕێکخراوەکانی سەلیب ئەحمەر و ڕێکخراوی MSF واتە پزیشکانی بێسنوور زۆر سپاس دکتۆر سامان ئەگەڕێمەوە لە دواتر ئێستا ڕووینە لای دکتۆر بەختیار داوای لێبوور نەکەینکەوە هەندێک گرفتی دەنگمان هەبوو جارێکی تر و پرسیار لە بەڕێز دەکەمەوە ئایا ئێوە بەڕێستان چۆن خۆتان ئامادە کردووە چۆن ڕوبەڕووی ئەو هەموو ئاوارەی کەوا ڕووی کردو تا شاری دهۆک و ناوچەی دهۆک چۆن ئێوە ڕوبەڕووی ئەوم بوونەوە چۆن توانیتوانە کۆنتترۆلی خزمەتگوزاری تەندروستی بکەن بۆ هەموو خەڵکێکە لەوەیە سپاس بۆ کانال NRT سەروی بەرنامەیەک و گەلێکی پێتیڤیە وەختی خوددایان ڕێڤەبەریە گشتیا ساخلامیە دهوکێ پلانەکە دێر و درێژ ڕاخست بوو بۆ هەندێ ڕوبەرو ئەو قەیران و ئەو کارێن لەشکریەت هێناکردن دەوروبەری میساڵ پشتی ئەو ڕوویدۆن باژاری میساڵ ما ئامادە باشیە خو کرد بوو بۆ هەندێ خزمەتên ساخلamiye elwan deverên şingarê û heta deverê tilkêfê û başî qewara ku berdewamî bipêdeyn. Li heman kata jî me xwe hazir kir bu hindê eger hat û xelkek rûberî bajarê dihûkê bît yan parêzgeha dihûkê bîtin ku bu parastina giyanê xwe ku xizmeta xwe tenduristî xizmetên saxlamiye serekî yên çare serî bo pêşkêşkeyn. Cihê daxeye ku ew rûydan li devera şingalê و پشتی او خلق ما هاتیه دهوکه ما تیمن خو الدم الدست برنا خالا سرکی و در بازبون خلق السحیلا و پشتی هنگیجی پشتی خلق ما چای شنگار عاصب و امشایم دوره که خدمت دوی خلق خوب که نویل چای شنگاره ایکی شوا کو تیمن ما 24 دم جمیرا الخالا در بازبون بون الپیش خابور و همی خدمت تندرستی ساخلمی دست بکه و فریاگزاری الویر پیشکش بکن هر واسا امشان جی تیمه که نوجداری کو دو نوجدار و دو کارمندت مبچنه سر چای شنگاره اولویر جی الناف خلق مدال چای شنگاره خدمت ساخلمی پیشکشی وابکن او خوب بخشی و او برهویا کارمندوجدارت ما و کارمندت ما کو به هند پتر گلک شوا 24 دم جمیرا کار کریه فاکتور سرکی بویا کو امشان سرکفتیانه پیشوازیاوی خلقی بکن که پترش نیوا خلق با سرانسری با پارزگاه دو که نزدیک 700,000 خلق چاو خوب کریه پارزگاه دو که امورا الپروژه کانال NRT سپاسیا همین نوجدار و کارمندت خود کن یا راستی ام سر بلندین هبو نوا نوجدار و کارمندت ما که جماره که زور و 24 دم جمره کار کریه ما قیرانه که هیا که ماسیا نوجدار و کارمندال گلک دستگهن ما لاف خوب بخشیه اف اماده کو شفتن زیاده دوام بکن ببویا های هنده کو امشاین الروجن دسپی که بهات نوی خلکی کو روزانه 15 حتی 20,000 خلکی در باز بوین خالفیش خابور پیشوازی ها بکن خدمت سرکی ین ساخلمی بوا پیشکش کن و روبروچه قیران نوجداری نبن الوان جهادا باشه دکتور بختیار ببوره بس میا پرسیارێکی لێ بکەم تەنسیقاوات گەل وەزارەتە پێشمەرگە و دگەل هێزێت سەربازی چاوایە دگەل هێزێت پێشمەرگە هەوە پزیشکێت سەرباز هەنە بەرێ جەنگی چەپەرێ جەنگی ئانژی چاوایە ئەگە بۆمە باس پێ زەحمەت نەبێت بله هماهنگی که بردوام های گل فرمانده لشکر کردستان و فرمانده لشکر دهوکه و هزن زیروانیه ما بری نکاجی چونکو بردوام شر و تگدان امشم بیجیم باشور دهوکه میسال و دوربر هر هبوینه ما خولن بردوام هبوینه بوان کارمند ساخلمی و نفذ پشمرگه کارت کن و پشمرگه هر واسا الدسپیک و قیرانه راه هماهنگی که راستخو
الگل سرکردی فرمانده لشکر کردستان ما تیم خو حاضر کرینه تیم امبولانس و کارمندت من ناف پشمرگی دا بوینه امشای نبچین حتی بجین خطت خلفیت پشمرگی و الگلک جها اللاین پیشیه آنجی خطت امامیت پشمرگی دا تیم من ساخلمی الگل و بوینده 24 دم جمیره ناف پشمرگی دا خدمت کریه و خدمت ساخلمی دست پیک با پیشکش کردن اف هماهنگیه و اف کار کردن ناف هزن پشمرگی دا و یا فاکتره که سرکی که ام بشین او پلان و مدانای که بو و گهاستنا بریندارا و خود نکتن هرچه روی دانه کادی بیتن یه پشمرگی بو 4 محور سرکی و گهزین و سرکفتی بوینم اکم دست بکنش محور زاخ و سحیلا بو نخوشخان زاخ و مدد گهاستن محور تلکیف و بدری که بو ناف باجر دهو که محور شیخان و شلالاتا که سر نخوشخان و شیخان ها بود ترخان کرن بوه و هر وصا محور بردرش ریکا بعشی قواره بو نخوشخانه آکره اف هماهنگی و اف دابش کنا محور بوی هنده که بارگرانیه که زور سر نخوشخان دهو که تنه چه بیتن تا راده که تیم ما زور سرکفتیان همشین بیجین و دست خوشی الواد که این الزاخ و که دلال گوشاین خدمت که گلک هجی و گلک سرکفتیان پیشکش کن بو او بریندار و پیشمرگت ما و خلق مهدی کول به قیران دا و گهستی بو دا باشه دکتر بخیر جوش پاسدای پاشی دیم دفتر جارکادی ببوره دکتر میران اگر پرسیاره بنام عشقش تو بکین سلیمانی هیچ شی درمانی هی است یاخود چاوروان دکرت و بمنای چتریش آیا بیرتان لو کردو ایشتان بو کردو که بشک لو خدمتگزاری امرویی که ولاتان پیشکش کردستانی دکن خدمتگزاری و یارمەتی تەندروستی بێت بەنسبەت دەرمانەوە ئێستا نەخێر قەیرانمان نییە من دەنگۆکەش من باسم کردوتم لەوانەیە ئەگەر دەرمان نەیە چەند مانجێکی تر قەیرانمانە بێ بەس ئێستا دەرمان پێمان گەیشتووە لە بەغاوە و دەرمانیشمان پێلەگا بەڵە چەند وەجبەیەکی باش گەیشتووە بەڵام تۆزە قەیرانەکە چی قەرەباڵغیمان لەسەر زۆرە لەو لە ئاوارە هاتووە هێزی پێشمەرگەی بێ دەرمان بنێری بۆ سەحەی خانەقینە بێ بینێری بۆ ئەو تیمانە کە لە کەرکووکە ئەو تیمانەکە لە خانەقینە یعنی زیاتر زەختەکەیە ئەجیناوەکۆی بڵێ کە دەرمان قەیرانمان هەیە و دەرمان نامێنێش دیوانی ئێستا ئەمە بەنسبەت دەرم بەنسبەت داواکاری بەڵێ داوامان کردو لە WHO داوا کردووە لە یونیسێفیشمان داوا کردووە خەڵکیش هاوکارە کۆمپانیەکانی دەرمانیش لەم 6 مانگەی ڕابردوو کە قەیرانی دارایی هەبوو هاوکارە ینی کە دەرمان ماوە ئەوان دەرمانمان لێک ڕیون زۆر جار ئێمە تا ئێستا ئێمە قەرزاری ئەوانین ئەمە یەکێکە لە ئیجابیەکان خەڵکی خۆبەخشیش زۆرە کابرا کۆمپانیای دەرمانی هەیە لۆریەک دەرمانە هێنێ ئەڵێەوە بیکەن بە دیاری بۆ ئاوارەکان بیبن بۆ هێزی پێشمەرگە ینی لە هەموو ناحەیەکەوە خەڵکی سلێمانی لە تاجیرەکەیەوە لە کاسبەکەیەوە هاوکارە زۆر جار دکتۆر میرانگلەی لەوە کرێت کە هەندێک جار بەشێک لە دەرمانەکان لە نەخۆشخانەکان بەزای عڕوا ینی خەڵکێک کە بینی ئەمڕۆ هاتۆ بۆ دەرمان من دووسێ دکتۆری شاری سلێمانی هێنا بۆ بەرنامەی ژیانی ئێمە گلەیان لەوە کرد ئەمڕۆ دێت بۆ خستەخانە بەیانی فەرق ناکات لەبەرەوەی باش تێ نەگەیشتووە کە ئەم دەرمانە 4-5 ڕۆژی ئەوێ بەیانی سەنەڕاتەوە بەڵام بۆ لای دکتۆرێکی تر دوو بەیانی ڕوا بۆ لای دکتۆرێکی تر ئەمە هەمووی دەرمانە و بۆیە نووسرێ و سەرفەکرێ و لەوانەیە خەڵکانیشتر لە شوێنی تر پێویستیان پێ هەیە ئایا بیر لەو نەکراوەتەوە سیستمێکی واش نێتوۆرکێک شتێکدا بندرێکە کەسێک هاتە ناو خستەخانەی تر بۆی نەبێ هەموو ڕۆژێ بێ و دەرمان وەربگرێ و بەلاش واللهی پلان زۆر بوو وابزانام خودی وەزیری تەندروستیش دەم کابینە تازە و سەرۆکی حکوومەتیش بەرنامەیان هەبوو کە سیستەمی تەندروستی گۆڕانکاری تیا بگرێ بەڵام بەعقلی من ئەم پێشهاتانە و ئەم ڕووداوی شەڕی کە دروست بوو ئێستا تۆزی ئەمەی دوور خستوێتەوە گۆڕانکاریەکە جینە منیش لەگەڵ قسەکانی تۆ هاوڕام و کە دەرمان بەزای عڕوا و ئەم سیستەمەی ئێمە سیستەمێکە هەرچەند من بە باشترین سیستەمی دانم لە یەک خاڵەوە کە ئێمە وڵاتێکی دەوڵەمەندین باسی ئەم قەیرانی ئێستا ناکەم بەس ئێمە بەعام وڵاتێکی دەوڵەمەندین دەرمان بەلاش بۆ خزمەتگوزاری بەلاشە لەبەرەوە ئەو یەکێکە لە ئیجابیەکان بەڵام پێویستیمان بە تەئمینی سەحی ماوەیان بەڕێخستنی ئەو بەڕێخستنیەتی دیارە ئەمە هەمویان چاوەڕێ بوونم کابینەیە کە گۆڕانکاری گەورە بکرێ بەڵام ئەم بارودۆخە بەڕێی من جارێ دووری خستەوە ئەم مۆزوعە خۆش بێ دکتۆر سامان جارێک تر دێمە لای جەنابەت ئەم دۆخەی کە دروست بوو لە کوردستان و لە عێراق و لە ناوچەکە بەگشتی ئەوەی پێگوتین کە شتێک هەیە ضرورە لە وڵاتدا هەبێت بە تایبەت لە وڵاتێکی وەکو کوردستان ئەویش بەشی پزیشکی سەربازیە یاخود خزمەتگوزاری پزیشکی یا تەندروستی سەربازی ئایا پێشنیاری جەنابەت و تێگەیشتنی جەنابەت وەکو کەسێک کە کەسێکی ئیداریت لە بواری تەندروستیدا لە شاری هەولێر پێشنیارت چییە بۆ وەزارەتی پێشمەرگە بۆ حکوومەت بۆی لە داهاتوودا ئێمە بتوانین شتێک دروستکەین بە ناوی تەبابەی عسکەری یاخود ئەوەی کە پێی دەڵێن خزمەتگوزاری تەندروستی سەربازی ئەگەر جەنابەت دووسێ قسە لەسەرەوە بکەیت
بەتاکیت تەبابەی عسکەریان وەکو بڵین پزیشکی سەربازی لە وەزارەتی پێشمەرگە هەیە و ئێمە لە هەماهەنگی ڕۆژانە بەردەوام لەگەڵ یەکداین و هاوکاری هەردوو لە بۆ یەکتر پێویست بۆ چونکە بەرەکانی جەنگ و سنگەرەکانی پێشمەرگە زۆر پەرتوبڵا بۆ وەکو کاک دکتۆر میران باسی کرد تەنانەت هەندێک جار بە تیمەکانی تەندروستی ئێمەش دەبێت ئەوەندە ژمارەکەی زۆر بکەین بتوانین لە هەموو هێڵەکاندا بە زووترین کات ئەمبولانسەکان بگاتە شوێنی مەبەست لەبەرەوە پزیشکی سەربازی وەکو هەبوون هەیە بەڵام پێویستی بە فراوانکردن هەیە وەکو پرۆژەیەکی استراتیجی یانی دکتۆر سام بمبورە لێرە قەتعەکەم چونکە دووسێ جار ئێمە وتمان پزیشکی سەربازی هەیە بمبورە دکتۆر سام بمبورە من نەزانم وەکو هەیکەل پزیشکی سەربازی هەیە بەڵام ئەوەی کە پزیشکی سەربازی ئەوەی کە لە وڵاتانی دنیادا هەیە بۆ پێیکەوە هەموو فەوجێک دەبێت تەبابەی خۆی هەبێت هەموو لیوایەک دەبێت وحدەی عسکەری خۆی وحدەی طبی خۆی هەبێت هەموو سێ لیوا وحدەیەکی مەیدانی طبی هەبێت نەخۆشخانەی سەربازی خۆی هەبێت بەڵێ بێگومان ئەمە ئایا ئەمە ینی ئەو کەسانەش دەبێت خولیان بینی بێت ئێستا هەیە زۆر قەبارەیان بەڵێ ئەوەی وەکو جبەڕێستان باستان کرد ئەوەی ئێستا هەیە ژمارەیەکی سنووردارە بەڵێ پێویستە فراوان بکرێت وەکو باسم کرد نەخۆشخانەی سەربازی تایبەتمەند هەبێت و تیمی تایبەتمەند و ژمارەیەکیان فراوان بێ بۆی کە بتوانن بەرگەی ئەو سنوورە فراوانەی سنگەرەکانی پێشمەرگا بگرێت لەبەرەوە ئێمە ئێستاکە هاوکارین لەگەڵیاندا وەکو پزیشکی سەربازی بەڵام لە داهاتوودا پلانی حکوومەت هێرێمی کوردستان بەتاکید پێداچونەوەی دوێ لە بواری پزیشکی سەربازی بۆ فراوانکردنی ئەو ژێرخانە لە ڕووی سەرچاوی مرۆیی وەکو پزیشک و کارمەند وەکو نەخۆشخانەیەکی سەربازی گەورە کە هۆڵی نەشتەرگەری و چاودێری چڕ و هەموو پسپۆرەکانی تێدا بێت هەروەها پزیشکانی پسپۆریش لەم بوارەدا و وحدەی مەیدانیش وەکو بەڕێستان باسکردیەکەی مەیدانیش بەتاکید ئینجا بینە سەر خولی ڕاهێنان و ڕاهێنان لەسەر ئەوەی کە پزیشکی سەربازی لە مەیدانیدا چۆن هەڵسوکەوت بکە بەڵام ئێمە لێرەدا بە پێویستی دەزانم سوپاسی هەموو ئەولایەنانە بکەین وەکو سندیکای کارمەندانی تەندروستی و هەموو پزیشکە پسپۆرەکان و پزیشکانی تر خۆبەخشانە بە تایبەتی پزیشکە گەنجەکان کە بە ڕوحێکی زۆر خۆبەخشانە و پێشمەرگانە هاتنێت پێش و هەروەها ئێمە لەگەڵ وەزارەتی پێشمەرگەش ڕۆژانە لەو تەنسیقەدا بووین کە چیان پێویست بێ ئەمە هاوکاریمان کردن هەتا لە ڕووی دەرمان و پێداویستی پزیشکی و ئەمبولانس و هەر پێداویستێکی ترکە پێویستیان بێت تەنانەت لە هەڵسەنگاندنی بریندارەکان کە کاتێک پێویستیان پێبێت ئایا بۆ دەرەوەی وڵات بچێت یان نەچێت هەروەک بەڕێز وەزیری تەندروستی باسی کرد لە دەستگا ڕاگەیاندنەکان لە کاتی پێش حکوومەت هێرێمی کوردستان ئامادەیە بۆ ناردنی هەر بریندارێک کە پێویست بکات ئەمەش لە ڕێگەی لژنەیەکی پسپۆڕی پێنج کەسی لە شاری هەولێر کە ڕۆژانە بریندارەکان بەسەر دەکەنەوە. زۆر سپاس دکتۆر سامان دوایی پرسیارێک ماوە لە جەنابەتێکم بەڵام ئێستا ڕۆمە لای دکتۆر بەختیار لە شاری دۆک. دکتۆر بەختیار من لە دەزگاکانی ڕاگەیاندن بیستم هەندێک لە بەرپرسە حکومیەکان باسییان لەوە کرد کە ئامادەن بریندارەکان هەندێک لە بریندارەکان بنێرنە وڵاتی دەرەوە. بەڕای تۆ ینی کەی ئەو خیتابە ئەو مۆدیلە کۆتایی پێدێت ینی بۆ لە کوردستان ئەو برینداران چارەسەر نەکەین ینی ئێستا لە کوردستان هەموو شتێکە کرێت ئایا ئەو ئامادەکاریە لە شاری دهۆک بۆ نمونە کە مجموعەیەک بریندار لەوێ بوون نییە بۆ ئەوی بریندارەکان چارەسەر بکرێن و پێویست بکات بڕۆنە وڵاتی دەرەوە؟ بله سپاس راستی دیفا که دکتر میرانی و دکتر سامانجی آماجه پیدای پلان وزارت ساخلمی کو بهنده چون حکومت هرم کردستان کو گهینوی آستی کو یدیم نساخی نوره که این در و بچاره سریه نبز پشمرگا و بریندارا خلک مجی دیجی کوچاره سریه بهتر کردن ل جهه داخله تا حتی نو کم نگشتی نوی راده کو خدمت تندرستیان نوشداریان پیشکفتی تایبەتی هەندێک جوورە نەشتەرگەریان گەلێکن پێ تایبەتمەند هەنە کو ما ئەو شارەزای تێدانینە ئەمێت هەوڵەدا کوڤ شارەزایە ئاواکەین بەس ئەف پلانە درێژخایەنن چونکو نەبەس بابەت دابینکردنا جهیە و ئامیرایە لێ ئاواکردنا شیانن مرۆڤیە ما ڕەنگە گەلێک ئامیرە هەمێت هەین بەس ما ئەو نوشدارن هێشتا و ئەو شارەزایەکە باش نەینە کو درستی و ئامیرە بکار بینم ما بلانن گلک درجه هنگ گلک لانول گل ولات ایتالیا گل امریکا گل ولات نمسا ام تیم نوجدارا بردوام ورد که این براهنان السروان پیش کرده ام شیم بجین حتی رادکا باش ام سرکفتی وینه لی هندک دجور نشترگرین گلک این تایبت من هنه دمارا آنیت پشتی آنیت هستیا کوما او هشتا او شارزایا باشنینا کو چارسایا بهتر کردن بس اف جاره یا مدیتی کو ام سر بلندین کو هنده نوجدارت ما ام شیم بجیم پترش نوتو نه صادش او پشمرگه ما بریندار او خلک ما بریندار بوی
هات نچاره سرکردن نخوشخانن پارێزگاها دهوکێدا. باشە زۆر سپاس دکتۆر بەختیار. دکتۆر میران ئایا ئەمە منافەسەیە بۆ ئەوەی کەوا هەر کەسێک بەرپرسێک لە تەلەڤیزیۆن دەرکەوت و نیەت پاچی خۆی و ئامادەژی خۆی پیشان دەر بۆی کە بریندارەکان دەنێرێتە دەرەوە بێ ئەوی بیر لەوە بکاتەوە کە ئەم جملەیە کەلانە هەندێک جار پێویست نەبێت تۆ بیکەی بەتایبەت ئەوەندێ من ئاگادارم ئێستا کەم نەشتەرگەری هەیە لە شاری سلێمانی لە شاری هەولێر نەکرێت بەتایبەت دوایکردنەوەی ئەو هەموو نەخۆشخانە ینی ئەهلیانەی کە هەیە ئەو تا لە سلێمانی لە بێەوەی ناوبێنم لە هەولێر تەنانەت ئەو هەندێک وڵاتی دراوسێمان هەیە تا ئێستا زەرعی جگەر ناکات لە هەولێر و لە سلێمانیەوە خەریکە ئیکەنی وە کردویانە ئایا ئەمە جملەیە کە فڕێ درێت یاخود بەڕاستی ئێمە پێویستمان بەوێ بریندارەکانمان بنێرینە دەرەوە بەڵێ تاوانەماکرێتە سەر بریندارەکان ئێمە ئەگەر بە واقعی حساب بکەین لەم چەند ساڵی ڕابردوو ئەوەی کە من ئاگادار بووم کە بریندار هەبوو بێ مەسەرەن لە هەر پێش هاتێک لە تەقینەوە بوو بێ یا تەنانەت ئێستاش زیاتر نێرنەدرەوەکان لەسەر هینی شخصی بووە لەسەر حساباتی شخصی بووە بەڵام منەمەوێت تەوزیحێک بدەم شەرنی هەموو نەخۆشەکە پێویستی بێ ئێمە بەڵێ پێشمەرگەمان ناردووە بۆ ئێران لەبەرچی ئەم پێشمەرگەی لەسەر ئێمە وای لێ هاتووە یعنی کەس و کارەکەی بۆ دوڕۆژ چی بە ئێمە دەڵێن ئەگەر ئێمە نەینێرین لەوانەیە باسی دەردناکەم ینی لێرە ناکرێت خزمەتگوزارەکە لێرە خزمەتگوزاری لەوانەیە گەیشت بێتە نقطەیە کە ئەو چاوەی کوێر بۆ هیچی لەگەڵ ناکرێت من دکتۆرەکان پێیان وتم کە هیچ شتێ ناکرێت بەڵام کەسوکاری زۆر داوایان کردو با بینێرین بۆ ئێران یعنی ئەگەر پێشمەرگەیەک لەسەر ئێمە خۆی وا لێ بکات چاوێکی کوێر بێ لە لای من هیچی بۆ ناکرێت دڵنیام لە ئێرانیش هیچی بۆ ناکرێت یعنی کەواتە خزمەتگوزارەکە هەیە بەڵام نەخێر شتێکی عاتفی بۆ وەکو ڕێز و پێزانینێک باشە دکتۆر ئەگەر دوای سەرنج لەسەر بواری خزمەتگوزاری سەربازی زۆر بە کورتی چوە کاتمان نەماوە تێبینێکتما بێت یاخود پەیامێکتما بێت بۆ چکە من ئاگام لێ بەشێک لەو پزیشکە سەربازیانەی کەوا خولیان بینیوە بەڕاستی وەکو پێویست من ئاگام لێ پێویست ناکە هیچ ئاماژەیەکی وای پێ بکەین وەکو پێویست بەشدار نین وازیان هێناوە فترەیەکە دانیشتون تووڕە بوون نازانم بە هەرنەوەیەک پەیامێکت شتێکت هەیە بمناسبە بەنسبەت من نقطەیەک لەسەر ئەوە بڵێن بۆی تێکەڵی نەکەین ئێستا نەخۆشخانەی شۆڕش کە خۆی تەندروستی سەربازی ئیشەکەی خزمەتکردنی پێشمەرگەیە من دەتوانم ئەگەر بڵێم ئەوان زیاتریشیان کردو کە سوکاری شەهیدیشیان خزمەت کردو ئەنفالکرا و لەبەروی وڵاتی ئێمە وڵاتێکە نەهامەتی زۆری بەسەرات و تەنانەت خەڵکی گەڕەکەکانیش ئێستا سەردانی نەخۆشخانەی شۆڕژەکەن ینی تێکەڵیش بێەوە دیارە تێکەڵمان کردووە بەنسبەت ئەوەی کە باست کرد ئەوەی کە مەجموعەیەک مەسەرەن ئێستا ئەوانە قەینا لە شۆڕژ نەماون بەڕای من وەکو وایە کە من لێرە لە تۆ عازز بم لە کەناڵی نارتی چوومە کەناڵی گەلی کوردستان بەس خۆ لە گەلی کوردستانی شەکەم کردووە وەکو پزیشکی سەربازیش ناکەم بەس ئایا پێشمەرگە ڕۆژانە نایەتە تەواریەکەی لای من چێ عیلاجی کردو هەر پزیشکی مەدەنی عیلاجی کردو لەبەرەوە لە شۆڕش خزمەتکە یا لە سەحەبێ بەڕێی من کەم تەرخەم نین خزمەتی خۆیان کردووە بەڵێ دکتۆر میران زۆر سوپاس بۆ ئامادەبوونی جەنابێت دکتۆر سامانە ویست پرسیاری زیاتر لێ بکەم وەروە دکتۆر بەختیار بەڵام لەبەر کورتی ماوەکەرەمان توانی داوای لێبرونتان لێ یەکەم بەڕێزان خۆشحاڵ بووین کەواتە ئێستا بینەرمان بوون بۆ لە بەرنامەی ژیانی ئێمە بۆ قسەکردن لەسەر پزیشکی سەربازی بە میوانداری بەڕێز دکتۆر میران بەڕێوەبەری تەندروستی سلێمانی و هەروەها دکتۆر سامان حوسێن لە شاری هەولێر وهروەها دکتۆر بەختیار وتەبێژی تەندروستی دهۆک زۆر سپاس بە هەمولایەک تا بەڕێزان تا ئەڵقەیەکی دیکەی بەرنامەی ژیانی ئێمە هیوادارم تەندروستی و ژیانتان هەمیشە لە خۆشی و کامەرانی دابێت و تا ئەڵقەیەکی تر ماڵتان ئاوادان و کوردستان سەلامەت.